باسی ئەومان کرد کە سکرات بابەتی بڵێن هەستی ئستاتیکی دێنێتە ناو بابەتەکەەوە لە ڕێگەیەوە دەیەوێت ئەو هاوکێشەیە دەربێنێ کە لە لای خۆی هەیە و لە ڕێگەیەوە ساغ دەکاتەوە کە ستەمکاری ئەگەر بە حساباتیش بێ ئەوە ینی خراپترە، ستەمکردن خراپترە لەوەی کە ستەمت لێ بکرێت و لەکوێوە خراپترە لەوێەوە کە ستەمکاری پۆلس بڕوای وایە شتێکی قەزەونە، لای سکراتیش ئەوەی قەزەونە لەگەڵەوەی جوانە، ئەوەی ناشرین و قەبیحە لەگەڵەوەی کە جوانە، بۆ هۆی دووشتەوەیە، یا ئەوەیە زیانێکی هەیە یا ئەوەیە ئازارێکی هەیە. تەمان پۆلسدان بۆوە نانێ کە ستەمکار کە ستەم دەکات هەست بە ئازار دەکات کە ستەم دەکات، بەڵام ئەوەیە دەڵێ دەیستەمکات زەرەر دەکات کە ستەم دەکات، زەرەرەکە قبول دەکا و ئێمە وتمانە گەرەمانە بە شتانێکی دەرەکی لێکیان بینەوە ئەم ئستنتاجەی ئەنجامگیریەی کە سکرات دەیکا بەڕاستی دروست نییە، چونکە ستەمکار لە ستەمکردنەکەیە ئەگەر بێت و سزانەدرێ، ئەگەر قازان عبارەت بێ لە شتانێکی دەرەکی ئەو دەکوژێ، ئەو پەک دەخا، ئەو وێران دەکات، بەڵام لە بەرامبەرەوەی کە وێران دەکات شتانێک دەستکەوت کۆمەڵە دەستکەوتەیە بۆ خۆی دەیسێنێت و جگە لەوەش ینی لەوە جگە لەوەی کە زیانی نییە بۆ ئەو ئەگەر بێت و سزانەدرێت، ینی چونکە ستەمکار کاتێ ئەو باسی ستەمکارێک دەکات کە لە سزا هەڵدێ و سزا نەگرێتەوە، بەڵام تەمان لێرە بەدواوە لە بابەتێکی تر کە ئایا کەسێک تاوانێک بکە و سزاکەی تاوانەکە هەڵگرێ و سزاوەیەکی ڕەوا وەرنەگرێ تا لەو تاوانە پاک بێتەوە، ئەو کەسە بەدبەختە یا ئەو کەسەی کە دەچێ سزاکە هەر شتێک بێ بەڵام سزاکە ڕەوا بێت قبولی دەکات تا لەو تاوانە پاک بێتەوە. تەمان بۆچوونی سکرات لەگەڵ بۆچوونی پۆلس و بۆچوونی جیاوازە پۆلس هەر پێی وایە ئەو کەسەی کە لە سزا هەڵدێ و سزاکە هەڵدەگرێەوە خۆشبەختە، نەکەر بەدبەخت نییە بەڵکو خۆشبەختیشە، بەڵام ئەوەیان کە سزا وەردەگرێ ئەوە بەدبەختەکەیە. تەبەنەوەی کە سزا وەردەگرێ وتمان لەوانەکەی پێشوویمان کرد باسمان کرد کە هەیە خۆی دەچێت سزاکە وەردەگرێ، چونکە دەیەوێ ئەوەی حکمی دەکات ستەم نەبێ، ناڕەوایەتی نەبێ، ڕەوایەتی بێت، هەشە ینی ناچار دەکرێت بە سزادان. تەبەن ئەم دوانە جیاوازە، فعلەن ئەگەرەوەی کە ناچار دەکرێت بە سزادان ئەوە حسابی ئەوە بکەینەوە ئەوەی ناچار دەکرێت بە سزادان ئەوە بەدبەخترە لەوەی کە هەڵدێ لە سزادا، بەڵام ئەو کەسێک کە خۆی دەچێت سزا وەردەگرێت لە بەرامبەرەوە ئەمە مۆزوعێکی ترە. ینی لێرە هیچ تاکو جەدەلەکە نەگەیشتوەتە ئەنجامێکی تەواو، بەس ئیتر دوایەوە سکرات لەو بابەتەی کە مۆزوعی سزا و هەڵگرتن و سزا وەرگرتنە ئەو مۆزوعە یەکلا دەکاتەوە. ئێستا بزانین گفتوگۆکەی سکرات بەچی دەست پێ دەکات. ئەڵێ ئەو مەسەلەی پێشووەوە گەیشتینە نەتیجە، ئێمە مەسەلەیەکی تر دەست پێ دەکەین، ئەویشەوەیە ئایا پاکبوونەوە لە گوناه بۆی وەرگرتنی سزاوە خراپترە لەوەی کە لە سزاکە ڕابکەیت؟ تۆ پێت وابوو خراپترە، منیش بەم پرسیارە دەست بە گفتوگۆکە دەکەم. تۆ پێت وایە کە پاکبوونەوە لە گوناه و سزادانی ڕەوای کەسێک کە تاوانی کردووە هەمان شتن؟
یعنی تەمەەن لێرە سزادان ئێمە کە دەڵێن سزادان بۆ تەمێکردنە شتێکی ئێمە وا تەسەوەر دەکەین یعنی پێناسەی سزادان بۆ ئێمە بۆ تەمێکردنی کەسێکە بۆی جارێکی ترە شتە نکاتەوە بەڵام ئەم سزادانە لە ڕاستیا هینە وەکو بڵێ ئەم معنایی سزادانێکە ڕەبتی باهینەوە نییە بە شتا ئەخلاقیەکانەوە نییە بە تاوانەوە نییە چکە تۆ جاری وایە تەمەی حیوانێک دەکەی شتێکی لێ دەکەی بۆەوەی نێتەوە بەو ناوە ینی سزای دەدەی ئێشی پێدەگەێنی بۆەوەی لەو ئێشە کاتەوە ئەو شوێنە ئەو لەو ئێشە هەڵبێت لەبەرەوە لێرە مەوزوعەکە تەمێکردن نییە لێرە ئەو سکرات معنایەکی تر بە سزادان دەدا ئایا سزا وەرگرتن ینی کەسێک کە سزا دەدرێت لەسەر تاوانێکە کردوێتی کاتێک ئەو سزایە ڕەوایە ئەمە لەگەڵ پاکبوونەوەی لەو تاوانە یەکشت نییە یعنی ئەم کەسە تاوانێکی کردووە بە تاوانەکە دەرونی پیس بووە نەخۆش کەوتووە و لە ڕێگەی ئەم سزایەوە کە بەپی ئەوەی کە ڕەوایە سزاکە وەردەگرێ ئەو کەسە پاک دەبێتەوە لەو نەخۆشیە لەو خراپیەی کە دەرونی ئەوی گرتووە یعنی بە معنایەتی کیتر ئەگەر هاتی سزایەک نەیتوانی ئەو کەسە دەرباسکە لەو بەدیەی لەو خراپیەی کە تووشی دەرونی هاتووە ئەوە یانی چی یانی ئەو سزایە بەڕاستی سزانیە چونکە سزا لێرە چارەسەرە نەک تەمێکردن تەمەەن ئەمە پۆلس لەگەڵ یا هاوڕایە بەس تەمەەن کە سزاکە ڕەوانە بۆ ئەو کاتە دەکرێت تەمێکردن بێیانی دەکرێت بێتە تەمێکردن ینی سزادان ئازادانی شتانێک بۆ تەمێکردن لەوێوە کە لە ئەوانەش بۆ لەوێوە تەمێ دەبن چونکە لە ئازار ڕادەکەن و بەپێ بنەمای چێژ و ئازار دەجوڵێنەوە یعنی تۆ بۆ ئەوەی شتێک تەمێ بکەیت دەبێت بە مەبدەی چێژ و ئازار لەگەڵ یا بژوڵیتەوە ئەویش محکوم بێ بۆ مەبدا مەبدەی چێژ و ئازار ئەگەر محکوم نەبێت بە مەبدەی چێژ و ئازار ئەو کەسە تەمێ ناوێت چونکە تۆ هەر ئازاری دەدەیت و بەڵام ئەو هەر ئیشەکەی خۆی دووپات دەکاتەوە بەڵام لێرە سزا شتێکی ترە هەر لێرەوە سکرات معنایەک دیاری دەکات بۆ سزا کە سزای تاوانێک تاوانبارێک تاوان کەسێک کە تاوانی کردووە یا توش بۆ بە تاوانێک بۆ ئەوەیە لەو تاوانە پاک بێتەوە کەواتە سزا و سزادان و پاک بوونەوە لە تاوان یەکشتن یعنی وەکو وایە تۆ دەرمانێکەیە دەیدەی بە نەخۆشێک بۆەوەی و نەخۆشیەی لێ دەرکە ئەو کاتە دەرمانەکە و تەندروستی ڕەبتن بە یەکەوە هەردووکیان یەکشتن چونکە دەرمانەکە تەندروستیەکە ڕادەگرێ و دەیەنێتەوە کەواتە سزاکە بۆ تەمێکردن نییە و ئێمە زۆر جار وا بیرمان کردوێتەوە و هەرواشە یانی وەکو بڵێ و بنەمایی کە سزا لەسەری دامەزراوە بۆ ئەوەیە ئەو کەسە جارێکی ترە شتە نەکاتەوە تەمێ بکرێن یا تۆ بەیدا دەدەین بەو ئازارە نەک بەوەی کە فعلەن ئەو کەسە ئێمە ئەو خۆی بێزارە لەوەی کە ئەوەی کردووە و خۆی دەیەوێت فعلەن لەوە پاک بێتەوە و ڕێگایەکی شەیە بۆ پاکبوونەوە کە عیبارەتە لەوەی کە سزایەکەیە وەریگرێت لە زیندانی زیندانەکانەوە ڕەبتی بۆ تەسەووری ئەو شوێنەوە بەندە ینی لەسەرەوە فەرەزەن لە زیندان ئەو زیندانانێکە هەیە لە ناو دەوڵەتەکانە ئەوە شکاندنی کۆمەڵە یاسایەکە و کەسە ڕادێنەوە لەسەرەوەی کە ئەو یاسایانە پەیڕۆ بکەیان ئێستا بەبزانین بەرەو کوێ دەڕوا دوایەوە پۆلس تاوان ڕازیە بەوە کە سزادان و ینی سزا وەرگرتن و ینی پاکبوونەوە لە تاوان ڕەبتی بە سزا وەرگرتنەوەیە هەر کە سزای تاوانەکان وەرنەگرێ و تاوانێکە کردوێتی پاک نابێتەوە وەکو چۆن هەر کەسە دەرمان وەرنەگرێ بۆەوەی عیلاج وەرنەگرێ بۆەوەی نەخۆشیێکی جەستەیی هەیە نەخۆشەکەی چاک نابێتەوە دوایەوە شتێکی تر دێنێتە پێشەوە ئەڵێ تۆ دەتوانیدان بەوەدا بنیت ئەوەی کە ڕەوایە لەوێوە کە ڕەوایە هەمیشە جوانە
بیر بکەرەوە جا وەڵام دەرەوە. ئەگەر بیرمان بێ لە پێشتر ناڕەوایەتی لە لای پۆلیس بە شتێکی ناشرین و قەزەون دانی پیانرایانە لەلایەن ئەوەوە کە شتێکی ناشرینە. لێرە ئەوەی ڕەوایە ئەڵێ ئایا ئەوەی ڕەوایە تۆ پێدوانیە جوانە؟ یعنی هەر کارێکی ڕەوا کارێکی جوانیشە لە عینی کاتە. ئەو کارێک کە بەڕەوا دەکرێت هەر شتێک بێت بەڵام ئەسا بنەماکەی لە ڕەوابوونەوە بێت لەوەی کە ئەو کارە حەقا ئەو کارە جوانە. پۆلیسیش دەڵێ بەڵێ کاری ڕەوا کارڕەوایی شتێکی جوانە. سکرات اینجا دەڵێ تەبەن ئەمە زۆر گرنگە لێرە و جوانی مۆزۆی جوانی دێنێتە پێشەوە لەویترا هەر مۆزۆی جوانی هێنایە پێشەوە بۆ ئەوەی کە ستەمکردن ناشرینە. لێرە بۆ ڕەوا و ئەوەی کە حەق و ڕاست و ڕەوایە مۆزۆی جوانی جارێکی تر دێنێتە پێشەوە. هەموو ڕەوایەک جوانە، ئەوەی ڕەوایە جوانە، ئیتر هەرچی بێت. تەمان جوان بۆ مانایی کە لەوانەکەی پێشوە ڕۆشنم کردن. پۆلیسیش دەڵێ منی شوای دەبینم، یعنی فعلەن ئەوەی ڕەوایە جوانە. دوای ئەو بزانین چی دەڵێ. تەمان لێرە ئەمە ئینێکە وەکو پێدراوێکە، یعنی ڕێگایەکی زۆر هەندەسی دەگرێتە بەر بۆ ساکردنەوەی سکرات بۆ قسەکردنەوەی مەسەلەکە. ئێمە پێدراومان هەیە لە هەندەسا دەڵێن دراومان هەیە پێی دەڵێن دراو ئەوەی کە دەدرێت پێت دەدرێت دەڵێ ئەمە ئەوەیە، ینی شتێک یاسایەکت پێ دەدرێت کە سەلمێنراوە، هەموو دراوێت شتێکی سەلمێنراوە. گریمانەش هەیە تەبەنەوەیە کە تۆ دەی سەلمێن. تۆ سوود لە چی وەردەگری بۆ سەلماندنی ئەو گریمان هەیە؟ سوود لەو دراوەی کە پێت دراوە، یعنی ئەو بەڵگە نەویستەی کە پێت دراوە. ئێستا بەڵگە نەویستەکە کە هەیە چییە؟ ئەوەی ڕەوایە جوانە، ئەمە پێدراوەکەیە. تەبەن ئەم پێدراوە دواتر بۆ سەلماندنەکە بەشداری دەکات لە سەلماندنی مۆزوعەکە. یاددان چەند ورد سکرات دێ ئەم ئیشە دەکات. شتێکی تریش دێنێتەوە تەبەن ئەویش ئەوەیە تەمەن یاسایەکی خۆی فیزیاییە، یانی دواتر یاسایەکە بە ناوی نوتنەوە دەڕوا کە ئەو یاسای کارتێککردن و کارتێکران، یانی هەر شتێکە کارێک لە شتێک دەکا هێزی کارکردنەکە چەنەها هێزی کارتێکرانەکەش ئەوەندەیە. یانی تۆپێکە گەر تۆ بیدەی لە دیوارێک کار و کاردانەوە ئەو کارێکە ئەو بزایی ئەو هێزەی کە هەیە لە وەشاندنی ئەم تۆپە بۆ ئەو دیوارە هەمان وزە لە ناو دیوارەکە هەیە بۆ گەڕانەوەی ئەو تۆپە. ئەمە یاسای کار و کاردانەوەیە. تەبەن ئەم یاسایە کە بە ناوی نیوتن ناسراوە لە ڕاستیە ئەم یاسایە سکرات ئەلێرە لەم مۆزوعە باسی دەکات. مۆزوعەکەش چییە؟ مۆزوعەکە مۆزوعێکی فیزیکی نییە، بەس ئەم یاسایە دێنێت لە یاسایەکی فیزیکیەوە دەیێنێت بۆ ئەوەی بابەتێکی میتافیزیکی سەر و فیزیکی پێ چی بکاتەوە. ئەوە یەکەم جار پێدراوێکمان هەیە کە چییە؟ ئەوەی ڕەوایە جوانە، ئەمە بەڵگە نەویستە، ینی ئەمە شتێکی سەلمێنراوە. دوایەوە ئەم یاسای کار و کاردانەوەیە دێنێ و دواتر لەگەڵ ئەو عینەی ئەوەی بەڵگە نەویستەی کە هەیە هەموو ئەوەی ڕەوایە جوانە پێکەوە ئەوەی پێساغ دەکاتەوە کە ئەوەی تاوانێکی کردووە و لە تاوانەکە خۆی پاک دەکاتەوە، ئەوە باشترە لەوەی کە لە تاوانەکە خۆی پاک ناکاتەوە. جانین چۆن ئەمە دەکات. جارە یەکەم جار ئاوا باسی یاسای کار و کاردانەوەکە دەکات. جا من لێرە وەکو بە کارتێککردن و کارتێککران ئەو دوو زاراوێن بەکارێنەوە. ئەڵێ ئەی بۆ ئەمە چی دەڵێیت؟ ئایا هەموو کارتێکەرێک نابێتەوەی کارتێکرانێک؟ یعنی هەر تا کارتێککردنە کارتێککرانێکی لێ ناکەوێتەوە؟ یعنی هەر کارێک یەکێکە بێکار لە شتێک بکە ئەو شتەش کاری لێ ناکرێت؟ پۆلیس دەڵێ وایە.
ئەی ئەو کارتێکرانە لە جۆری کارتێکردنەکە و بامان ڕادێ کارتێکردنەکە نییە؟ یعنی کارتێکرانەکە لە ڕووی جۆر و لە ڕووی شێوەوە، ینی بەهێزی و خێرایی و ئەوانەی کە لە کارتێکردنەکە هەیە بامان شێوە لە کارتێکرانەکەشە هەیە. ئەگەر باینە فیزیکەکە باسیکەین هەموو ئەوەی کە لە کارا هەیە هەموو ئەوەش لە کاردانەوەکەشە هەیە، هەمانش لە کاردانەوەکە هەیە. فەرزن تۆ بە خێرایی تۆپەکە دەکێشی بە دیوارەکە، بە خێراییش تۆپەکە دەگەڕێتەوە. تۆ تۆپەکە بەهێزێکی زۆرەوە دەدەی لە دیوارەکە، بەهێزێکی زۆرەوە تۆپەکە دەگەڕێتەوە. جاو چەند نمونەیەک دێنێتەوە بۆ ئەوەی ئەم یاسایە ساکاتەوە. نمونەکانیش هەمووی نمونەی تەجریبین، ینی تاقیکاری. یەکێ لەو نمونانە چییە؟ ئەڵێ گەل لێدانەکە، ئەڵێ بۆ نمونە گەل لێدەرێک لە شتێک بدا نابێت شتێکی لێدراویشە بێت. ینی ئەگەر لێدەرێک لە شتێکی دا ئەوە شتێک هەیە لێی دراوە، ئەو شتە کە ئێمە دەڵێن لێدەرێک لە شتێکی دا ینی شتێک هەیە تاوەکو ئەم بتوانێت لێیدا. ئەگەر شتێک نەبێت لێدانەکە ڕوونادا، دەبێت شتێکە بێ لێدانەکە وەرگێت تاوەکو ئەمیش بتوانێت ببێتە لێدەر، ینی لێدانەکە بکە. ئەڵێ با هەر دەبێت وا بێت. سوکراتیش دەڵێ گەل لێدانەکە بەهێز بێ یا خێرا بێ، لێدراوەکەش لێدانێکی بەهێز و خێرای بەرنەکەوتوو؟ دەڵێ با. سوکرات دوایەوە دەڵێ کەواتە کارتێکردنەکە لەگەڵ کارتێکرانەکە هاوتایە، ینی ئەم چۆن بوو ئەویش وایە. پۆلسیش دەڵێ بێگومان وایە. دوایەوە تاوان چەند نمونەیەکی تر دێنێتەوە هەر بۆ ئەوەی ئەمە ورد ینی ڕۆشن بێ لەلاتان. تەمان بابەتێک هەیە، ئەم بابەتە کاری تێدەکرێت و لەناو ئەم بابەتەشە کارتێکرانێک هەیە، ینی ئەمە کار دەکاتەوە ئەویش کاری تێدەکرێت و بۆی ئەو کارتێکرانەوە جۆرێک لە جوڵە دروستە بێ لەو شتە. ئەڵێ کاتێک کەسێک دەسووتێنێ ئەوە سووتانێک هەیە، ینی کردەی سووتاندنێک هەیە. کە سووتانیشە بوو ئەوە شتێک هەیە دەسووتێ، ینی ئەگەر هاتوو کەسێک شتێکی سووتانەوە سووتاندن هەیە، ینی کردەکە هەیە وە شتێکیش دەبێ هەبێ بسووتێت تا بڵێن ئەم کەسە ئەو شتەی سووتاندووە. ئەڵێ بە دڵنیاییەوە. تاوان ئەمە هەمووی باسکردنی کار و کاردانەوەکەیە، ینی ئەو کاتە ئەم ئەگەر بە ئاگرێکی تون دە شتە بسووتێنێ ئەو شتەش بە توندی و خێرایی دەسووتێت. ئەڵێ بۆ بریندارکردنی شەمان شتە بامان شێوە لەو حاڵەتەدا دەبێت شتێک بێت تا بریندار بکرێت. تاوان ئەگەر بێت و برینەکە ینی بریندارکردنەکە بەهێز و قوڵ بێ ئەوە برینەکەش برینداربوونەکەش چییە؟ ئەویش بەهێز و قوڵ دەبێت، ینی برینێکی قوڵ و ئازاراوی دەبێت. ئەمە هەمووی مۆزۆی کار و کاردانەوە و ساختکردنەوەی ئەو یاسایەیە. تاوان ئەمە ئەڵێ گەرتووە لەسەر ئەم مەسەلە گشتیە لەگەڵ ما هاوڕایت، واتە ئەوەی کەوتم چۆنێتی کارتێکران هاوتایە لەگەڵ چۆنێتی کارتێکردن، ئەوە با بەردەوام بی. پۆلسیش دەڵێ من هاوا هاوڕاتم. ینی چییە؟ ینی ئەو ئێستا هاوڕایە لەگەڵ سوکراتە، یەک لەوەی کە ئەوەی ڕەوایە جوانە، دوو کە کار و کاردانەوە هاوتان لە هەم جۆر و لە هەم لە هێزە. اینجا بزانین چی دەکات دوای ئەو مۆزوعی کە ئەم ئەساسەی دانا، دوای ئەو بابەتەی کە هەیە دەیەنێتە ناو ئەم ئەساسەوە. ئێستا دووشتی بەدەسەوەیە سوکرات بزانین ئەم مۆزوعی چۆن پێ هەڵ دەکات. ئایا کەسێک تاوانێکی کردووە ئەگەر هاتوو سزا وەرگرێ باشترە بۆ ئەو یا سزا وەرنەگرێ؟ ئێستا دێنە سەر دێتە سەر مۆزوعی سزادان. تەبان کەسێک سزا بدا ئەو کەسە سزایەکەی وەری دەگرێت، یعنی لێرە کار و کاردانەوەکە هەیە بە پێی ینی
سزادانەکە چۆن بوو سزا وەرگرەکەش هەمە شت وەردەگرێت. طبعا سزا سکرات دەڵێ سزاش ئەفەن سکرات دەڵێ وەرگرتنی سزا کارتێکرانە یا کارتێکردن وەرگرتنەکەی. طبعا پۆلیس دەڵێ سکرات بە دڵنیاییەوە کارتێکردنە چونکە یەکێک سزای ئەوی داوە ئەو کاری تێکراوە. سکرات سزاش کاری کارتێکەرێکە ینی سزادانەکە کاری کارتێکەرێکە گومانی تیانە کە کاری ئەوەیە سزاکە دەدا ینی سزا دەرێکمان هەیە و سزا وەرگرێکمان هەیە. ئەڵێ گەر سزاکە بەڕەوا سزاکەی بەڕەواداوە مافی سزادانیشی هەیە سکرات دەڵێ ئەگەر سزاکەی ڕەوا بوو ئەوە مافی سزادانیشی هەیە. ئەڵێ بەڵێ تەمەن ئەم ڕەوایە لێرە وەکۆوایە نەخۆشیەکەیە حتمما دکتۆرەکە دەبێ بزانێت نەخۆشیەکەی چییە تاوەکو بێت ئەی دکتۆریش لە ڕاستیا سزا دەدا ینی سزای کەسەکە نادا سزای نەخۆشیەکە دەدا ینی ئەوەی کە ئیشی لەسەر دەکا کەسەکە نییە شتێکە لە ناو کەسەکە. ئەگەر هاتوو ئەم دکتۆرە شارەزا نەبێت لە تەشخیصکردنی دەردەکەیە ئەوە ئەو کاتە ناتوانێت بەڕەوایی چی بکە کارەکە بکە. ڕەوایانی چی ینی ئەمەی کە دەیکا دەبێت مطابق بێت لەوەی کە هەیە ینی ئەم ئێشەی کە دەیگەیەنێ بەو کەسە دەبێ هاوتا بێت لەگەڵ نەمانی ئەو نەخۆشیە ینی ئەو ئێشە بۆ ئەوە بێ ئەو نەخۆشیە نەیاڵێ و ئێشەکە لە دەرەنجامی ئەو جەنگەیە لە نێوان ئەم شتە و هینا ئەو نەخۆشیە ڕوو دەدا نەخۆشیەکە هەوڵ دەدا لە ناو جسمەکە بمێنێتەوە ئەمیش هەوڵ دەدا دەریکە. ئەگەر هاتوو دکتۆرەکە شتێکی نەنارد بۆ ئەم نەخۆشیە کە بتوانێت دەریکە ئەوە لەسەر ئەساسی زانین ئەم کارەی نەکردووە و ئەم کارەی کارێکی ناڕەوایە. بامان شێوە کاتێ دادکارێکیش دێت دەبێ بزانێ ئەو تاوانە چییە ئەو تاوانەی کە کردوویەتی و ئەو دەردەی کە چوەتە ناو دەرونی ئەم کەسە دەبێ ئەمە بناسێ تاوەکو بتوانێ ئەوەی کە ئەم دەردە لادەبا لە ناو ئەوە بخاتە ناو کەسەکەەوە. تەبان کاتی ئەمەش دەکات ئەو کاتە ئەو کەسە ئێشی پێدەگا چونکە هەتا ئەوەی لێ دەبێتەوە ئەم جەنگەی کە لە ناوی دروست دەبێت لە بینی ئەو دەردەی کە تووشی دەرونی هاتووە لەگەڵ ئەم هێزەی کە دەیەوێت دەردەکە دەرکە ئەلەوێ ئەو ئازارە دروست دەبێت کە دەبێ ئەم کەسە بیچێژێ. ئەگەر هاتوو ئەمەی کە سزایە کە بەرەو ئەو ڕۆشت ئەمەی کە بەرەو ئەو ڕۆشت وەکاری لەو کرد ئەو وەکو کارتێکراوێت وەتوانی ئەوە دەرکا کە لەوە هەیە ئەو کاتە سزاکە چییە؟ سزایەکی ڕەوایە. بەڵام ئەگەر سزایەکی ئەو کەسەیدا ئەوەندەی تر دەرونیان ینی ئەوەنەی تر دەردەکەی دەرونی زیاد کرد سزایەکی بۆ دیاری کرد ئەو کاتە چییە؟ ئەو کاتەم کەسە سزایەکی ڕەوای نەداوە. بۆیە کەسێک ئەگەر بەڕەوا سزا بدا ئەو کاتە مافی سزادانی هەیە مافی ئەوەی هەیە کە بتوانێت سزای کەسێک بدا و ئەم کەسەش کە سزاکەت دەدا دەبێ بزانێ ئەو دەردە چییە و دەردەکە بناسێ هەر وەکو چۆن دکتۆرێک نەخۆشیەکە دەناسێ و اینجا ئەوە دەکات دەبێت دەرمانەکە بناسێ ینی مەوزوعی سزادانەکە کەسێک بێتە سزاکار کە کاری ئەوە بێت سزا بدا ینی سزا وەک عیلاجێک بنووسێ بۆ ئەو نەخۆشە ئەمە دەبێت هەم لە تاوانەکە و هەم لەوەی کە تووشی دەرونی دەبێت ئەو تاوانە وەک نەخۆشیەک تووشی دەرونی دەبێت هەم لەو سزایش کە وەک دەرمانێک توانای ئەوەی هەیە ئەو کەسە لەوە دەرکە دەبێت شارەزا بێت. ئەمە لە ڕاستیە ئەوەندەی شتێکی ئەخلاقیە ئەم مەوزوعە ئەوەندە شتێکی قەزایی و ئەوە نییە کە لە ناو دادگا و محکەمەکانە هەیە. ئەمە زیاتر لەوانەیە لای ئەهلی تەسەوف کە ئیشان لەسەر مەوزوعی سلوک و ئەخلاق کردووە جۆرێک لە جۆرەکانی سزا لە هەبوو بێت بەو شێوەیە بە سزا کە بۆ چییە؟
بۆ پاکبوونەوەی ئەو کەسەیە لەو دەردەی کە گرتوویەتی. تاوان ئەم کەسەش دەبێ هوشیار بێ بە دەردەکەی خۆی. ئەگەر هوشیار نەبێ ئەو وەکو کەسێک وایە کە نەخۆش بێ و بەڵام نەزانێ نەخۆشە، هەست بە نەخۆشیەکەی نەدا. ئەگەر هەستی بە نەخۆشیەکە نەکردووە ینی دەبێ بە زۆر بە بێویستی خۆی بیبێ بۆەوەی چارەسەری بکەی لە کاتێکە ئەو دەڵێن من هیچ ئێشم نییە، ینی ئەوە چیم لێ دەکەن کە ئێشم نییە، چونکە لە ڕێگەی ئێشەکەەوە هەست دەکا کە نەخۆشە یان نەخۆش نییە. بەڵام پزیشکێک کە دێفەحسی دەکات دەزانێ نەخۆشە و لە ڕێگەی ئێشەکەەوە نەخۆشیەکە تحدید ناکە. جا لێرە ئەمانە هەمووی شتانێکن کە دەبێ کۆ ببنەوە تاوەکو مەوزوعی سزادان و سزا وەرگرتن ئەم کەسا دەبێ بچێ سزا وەرگێ نەک بە ناچاری سزا بگرێ و فعلەن دەبێ ئەو سزایە بناسێ، ئەمیش بیناسێ و سزاکارەکەش بیناسێ، ینی پێکەوە دادەنیشن ئەو سزایە دیاری دەکەن و دەیدۆزنەوە کە دەبێ ئەو وەریگرێ. اینجا سزاکەش مەرجێ خەڵکێک بیدا، ئەم کەسە خۆی دەکرێت سزاکەی خۆی بدایانی، خۆی دەکرێت ئەو دەرمانە بۆ خۆی دروستکە و خۆی پێچارە سەر بکە. زانین دوای ئەوە بەرەو کێ دەڕۆ. ئەو دووشتە نابێ لە یادمان چێ، هەر وەکو چۆن لە حەلکردنی پرسیارێکی هەندەسیە نابێت لە بیرمان چێ. تۆ بەڵگەنەویستێکت هەیە پێدراوێکە گریمانەیەکت هەیە و هەندێک یاسات هەیە کە ئەو یاسایانە تۆ دەرەگەیانەوە ساغی دەکەیتەوە. ئێستا یاساکە یاسای کار و کارتێکردن و کارتێکرانە. ئەوە ئێستا سزاش چییە؟ سزادان کارتێکردنە، سزا وەرگرتن کار تێکرانە. سوکرا دوایەوە باسیەوە دەکا باشە ئەگەر هاتوو کەسەکە بەڕەوا سزاکەیدا ئەگەر ئەو کەسە ئەفەن مافی سزادانی هەبوو سزای کەسەکە بدا و سزاکەیدا ئەو کاری کردوویەتی کارێکی ڕەوایە یان ناڕەوایە، حتمما لەسەر ئەساسی ئەوەی کە ڕەوایە کردوویەتی لەبەرەوە کارەکەی ڕەوایە. ئەی ئەنجامەکەش ئەنجامی ئەمە چییە؟ ئەنجامی ئەم سزایە، یعنی ئایا ئەم سزایە بۆ دەدا؟ ئەم سزایە دەبێتەوە لەبەر سەبەبێک ئەم سزایە ئەم کەسە سزای ئەو کەسە بدا. سوکرات دەڵێ ئەنجامەکە ئەمەیە، ئەوەی بۆ پاکبوونەوە لە تاوانێک سزا وەردەگرێ ئەوە چارەسەرێکی ڕەوای وەرگرتووە، کەواتە سزا چارەسەرێکی ڕەوایە بۆ تاوانبار. خۆڵس دەڵێ وایە. اینجا دوای ئەوە بەڵگەنەویستەکە دێنێتەوە. ئێستا ئەوەی سزا دەدا ئەو کارێک کە دەیکا ڕەوایە، مادام ڕەوایە کەواتە جوانیشە. بۆ چونکە پێشتر وتمان هەر شتێک ڕەوابوو جوانە، کەواتە سزادانی کەسێکیش بە ڕەوا کە سزایەکی ڕەوایە ئەویش چییە؟ ئەویش جوانە. ئەی لە لایەکی ترەوە ئەوەی ساخ کردەوە، ئەوەی کارتێکەرێک دەیکا لە کارتێکرانێک هاوتایە، یەکە یەکسانن. مادام سزادان بەڕەوا جوانە کەواتە سزا وەرگرتنیش چییە؟ ئەویش جوانە. بۆچی؟ چونکە ئەم دوانە هاوتان، ئەم چۆن بوو ئەویش ئاوایە، ئەم تند بوو ئەو توندە، ئەم ئاوا بوو ئەو ئاوایە. سزاکەش ئەگەر خاستەتی ڕەوابوونی وەرگرت لەسەر بنەمای ئەوە بوو کە ڕەوایە ئەو کاتە جوانە مادام ڕەوایە. ئەی سزا وەرگرەکەش کە سزاکە وەردەگرێ سزا وەرگرتنەکەش ڕەوایە، کەواتە چی؟ کەواتە ئەویش جوانە. ئەم جوان بوو ئەویش جوانە. بۆچی؟ چونکە ئەم ڕەوایە و ئەویش ڕەوایە، کەواتە هەردووکیان جوانە. ئالێرا سکرات باسی ئەوە دەکا. من لەوانەکەی پێشەوە وتم ئەوەی سزا وەردەگرێ وا تەسەوەر دەکەم سکرات پێی جوان نەبێت، هەن شتێکە جوان نییە لە لای ئەمەش تەبەن وازانم لە گفتوگۆکانی پێشوو احتیمالە شتێکی ئاوا هەبێ، بەس دەبێت بگەڕێمەوە بۆی کە لە لای جوان نییە. بەس لێرە تەبانەوە ساغ دەکاتەوە کە چی؟ کە ئەوەی سزا وەردەگرێ ئەوە چییە؟ ئەوە بەڕەوا سزاکە وەردەگرێت. ئەو کارێک کە دەیکات چییە؟ کارێکی جوان وە فعلەن کارێکی جوان. یعنی تۆ کەسێک بێنەرە پێشاوت کە خۆی دڵنیایە
بۆ نمونە کەسێکی کوشتووە و دواتر خۆی دێت داوای ئەوە دەکا کە بکوژێتەوە لە حەقی ئەو کەسێکە کوشتوویەتی. ئەمە چیە؟ ئەمە ئاعترافکردنە بە تاوانەکەی خۆی وە جگەل لەوەش ئەم لە ڕێگەی ئەمەوە هەموو کەسێک بێ بەری دەکا لەو تاوانە وەوە ساق دەکاتەوە ئەو خۆی تەنیا کردوویەتی ئایلەکەی براکانی بەشدار نەبوون خزمەکانی بەشدار نەبوون. ئەمە جۆرەکە لە پاکانەکردن بۆ ئەوانی تریش وەفعلەن ئەمە ئازایەتێکی سەیری دەوێت. ینی ئەمە ئەگەر میل نەبێ بۆ پاکبوونەوە ینی هیچ شتێکی تر ناتوانێت وا لێ بکا کە تۆ بچی ئەو سزایە قبولکەی. لەبەرەوە فعلەن کاتی ئەمە شتێکی ئاوا دەبینی لە لامان چییە؟ لە لامان جوان. طبعاً ئەوەش کە سزاکەت دەدا ئەگەر بەڕەوابیدا ئەویش جوانە. طبعاً ئەمە کەی جوانیەکەی دەردەکەوێت؟ ئێمە لەمانەی کە هەیە هیچی جوانی ئەمانە دەرناکەوێت. بۆچی؟ چونکە لە ڕاستی ئەوەی سزا دەدا لە ڕێگەی هێزەوە سزا دەدا و ئەوەی کە سزا دەدێ قبوڵی نییە سزا بدرێت. بەڵام ئەگەر بێت و ئەمە وەرگرین کەسێک کە هەیە ئەسڵ نایەوێت سزا بدا خۆی کەسێکە خۆی دوور دەگرێت لەوەی سزای کەسێک بدا. بەڵام ئەو ئەرکە دەکەوێتە ئەستۆی اینجا وەرە حیواری بینی ئەو دوو کەسە ببینە ئەوەی کە تاوانەکەی کردووە ئەوەی کە دەبێت سزاکەی بدا ئەم کەسەیە. ئەم کەسە خۆی حەز ناکە سزای بدا وەکو حەز ناکە بۆ نمونە ئەو کەسە بکوژێتەوە. ئەویش حەز دەکا ئەم ئیشەکە بکە ینی داوای لێ دەکا بیکە. ئەمە گەرینتان کردوێ لە حەزتان کردوێ لە هەندێک فلیمە جاری وایە دوو ڕەفیق پێکەوەن یەکێکیان دەکەوێتە وەزعێکی زۆر زۆر ناخۆشەوە کە لە مردن ناخۆشترە بۆ کەسەکە داوا لە ڕەفیقەکەی دەکات دەڵێ بمکوژە. ئەمە شتێکی زۆر زۆر سەختە کە ڕەفیقەکەی ئەمە بکە. ینی ئەمە کاتێ دەبینین شتێکی سەیری تیا دەبینین ینی شتێک پێچەوانەی ئەوەیە کە ئێمە ئولفەتمان پێوە گرتووە. لەبەرەوە ئەگەر بێت و ئەوەی کە تووشی تاوانەکە هاتووە ئەوەش کە حەقی ئەوەی هەیە کە سزای کەسەکە بدا کاتی ئەم دوانە هەردووکیان لەسەر ئەوەی کە ڕەوایە کۆ دەبنەوە لە ڕاستیا هیچ شتێکی شەخسی و ئەوانە لە بینیانە نییە. هەردووکیان چاویان لەوەیە چی بکەن تا ئەوەی دەیکەن ڕەوا بێت. لەبەر ئەوە ڕەوا خۆی شتێکی جوانە فعلەن لەو پەیوەندیە ئەو جوانیە دەدرەوشێتەوە دەرکی پێ دەکەێت. ینی زۆر شت دێتە ئێوە ینی تۆ ئەما گەر بێت و فعلەن بتەوێ لە دیمەنێکی فلیمێکا نیشانی دەی دەتوانی زۆر شت هەیە لە ویا ڕوو دەدا دەتوانی بیبینی وە ئەو کاتە دەزانی فعلەن چەند جوانێکی سەیری تایە و هەردووکیان جوانە چونکە ئەمانە شەڕی هێز ناکەن کامیان زاڵ بێ بەسەرەوی تریانە. ینی شەڕی هێز هی زاڵبوون یەکێکیان ئەوەی کە هێستایە حکوم دەکا بەهێزەکە زاڵ دەبێ بەسەر لاوازەکە لە ڕاستیا جوانی تیان نییە. جوانی ئەلێرایە کە ڕەوا زاڵ دەبێ بەسەر ناڕەوا لەوێشەوە ڕەوا کەسێکیان نییە و ناڕەوا ئەوی تریان بێ. هەردووکیان ئەوەی دەیخوازن چییە؟ ئەوەیە کە ڕەوایە. بۆیە هەردووکیان پێکەوە بە شوێن ئەوە دەگەڕێن کە ڕەوایە و هەرچیش بێ قبولی دەکەن. لەبەرەوە لێرە شتێکی زۆر جوان دەبینی لە دەرەوەی ئەوەی کە شەخسیە ئەوەی کە ڕەبتی بە کارێکتەری دوو کەسەکەەوە هەیە. بەڵام لە گەمەی هێزە ئێمە دایمە چاومان لە چییە؟ لە شەخسەکەیە. لە پەیوەندی ئەم دوانە ئەوەی حەقا ئاشکرا دەبێت کە ئەوەی حەقا ئاشکرا دەبێت لە ناو ئاشکرابوونی حەقا جوانی هەیە و حەق و جوانی ڕبتن بە یەکەوە. بەڵام کاتێک کە ئەم دوانە ئاوانین ئیش لەسەر شاردنەوەی حەق دەکەن ئەو کاتە هێز حکم دەکا مۆزوعە یەکلا دەکاتەوە شتێکی ناشرین دەبینین لە ڕاستیە. بۆچی؟ چونکە کاتی هێز حکمی کرد لە هێزەوە ئەوە ڕەوایە کە بەهێزە ئەو کاتە ئێمە چی دەبینین؟ ستەمکاری دەبینین لێرە وە شتێکی ناشرین دەبینین. لەوەی کە هەردوو تەرەفەکە خەیاڵیان لای ئەوەیە کە ڕەوایە لێرە بردنەوە دۆڕان نییە
ینی ئەوە نیە یەکێکیان دۆڕاوە یەکێکیان براوەیە چونکە ئەم دوانە لە شەڕانین ئەم دوانە لەگەڵی لەناو لەگەڵ یەکبوونان نەک لە ناو بەرامبەربوونەوە بەڵام لە مۆزۆی هێزا لە بەرامبەربوونەوەیە فەرزەن تاوانبارێک کە دەهێنرێتە محکەمە بەرگری لە خۆی دەکات و بە هەموو شێوەیە دەیەوێت سەرکەوێ بەسەر چیە؟ بەسەر حاکمەکە بەسەر تەرەفەکە وا بکە لە حاکمەکە کە ئەو هێزە کە هەیەتی بیداتە ئەو ینی ئەمە لە ڕێگەی لێرە یاری ئەویشە بەرامبەربوونەوەیە بەڵام لە ڕێگەی چەوە لە ڕێگەی زمانەوە و لێرە هەردووکیان دیفاع لە خۆیان دەکەن کە حەقن بەڵام لەمیترا هەردووکیان بیل لەوە دەکەنەوە چۆن ناحەق نەبن هەردوو تەرەفەت لەبەرەوە چاویان نە لە نام چاوی لە تۆڵەکردنەوەیە یعنی ئەم شانەی لا نییە و ئەم دوانە کە دەکەونە لەگەڵ یەکا دەبن و فعلەن بەو دۆخەوە لەگەڵ یەکا دەبن و هەردووکیان حەقیان دەوێت ئەو حەقە دەیانکا بەچی دەیانکا بە دۆستێکی نزیک لەبەرەوە ئەم پەیوەندیە پەیوەندیەکی جیاوازە لە پەیوەندیەکەی تر و لەناو ئەم پەیوەندیە حەق دەدرەوشێتەوە و فعلەن لێرەوە ئەو جوانیە دەبینی کە حەق هەیەتی لەبەرەوە جوانیەکە جوانی ئەوەیە کە حەقە ڕەوایە ئەوەی یەکەم جار کە وەکو بەدیهیە دایاننا ئەوەی جوانە ئەوەی ڕەوایە جوانە کەواتە لێرە بەپێ و یەک بەپی بەدیهیەکە ئەوەی کە ڕەوایە جوانە دوو بەپی یاسای کار و کاردانەوە یا کارتێکردن و کارتێکران سوکرات توانی ئەوە ساخ کاتەوە کە ئەوەی سزا وەردەگرێ لە بەرامبەر تاوانەکە ئەو سزایە چارەسەرە بۆ ئەو و ئەو بە نەخۆشیەکەوە دەناڵێنێ کە لە دەرەنجامی ئەو تاوانەی کردوویەتی تووشی بووە و کاتێکیش ئەم سزایە بەڕەوا دەدرێ ئەم سزایە دەبێتە چارەسەر و سزادانەکە مادام بەڕەوایە جوانە سزا وەرگرتنەکەش ڕەوایە ئەوە ئەویش جوانە جانی دوایەوە چی دەگوزێرێت اینجا دوایەوە جوانی ڕەب دەکاتەوە بە باشیەوە ئەڵێ ئەوەی جوانە باشە ئەوەکو پێشتریش کە ڕەبتی کرد لە بینی جوانی و باشیە گەر باشیش بوو یان خۆشە یان سوودمەندە وەکو ئەوەی ئەگەر جوان بوو ئەوەی جوانە یا خۆشە یا سوودمەندە ئەوەی جوانە باشیشە کەواتە ئەوەی باش بوو یا خۆشە یا سوودمەندە هەر دەبێت وابێت دەیکەواتە دەبێت ئەوە باش بێ گەر کەسێک لە بەرامبەر کردنی تاوانێک چارەسەر وەربگرێت پۆلیسیش دەڵێ وا دەبینم باشە ینی بەپێی ئەوەی کە ئەو گفتوگۆیە و ئەو بنەمایانی کە باس کران ئەو کاتە ئەوەی کە هەیە باشە ینی سزا کەسێک سزا وەرگرێ باشە سکرات ئەوە چارەسەرە ئەو چارەسەرە بۆ ئەو کەسە سوودبەخشە ینی هەموو چارەسەرێک بۆ کەسەکە سوودبەخشە فەرزان ئەگەر نەخۆشێکی ئەوەی کە جەستەی نەخۆشە دەچێتە لای دکتۆرە چارەسەر وەردەگرێت ئەو چارەسەرە چییە بۆ ئەو کەسە سوودی هەیە بە ئەمان شێوە کاتی ئەم کەسە سزا وەردەگرێت بۆ دەرونی ئەو کەسە چۆن ئەم بۆ لەشی سوودی هەیە بۆ دەرونی ئەو کەسە ئەو سزایە سوودی هەیە پۆلیسیش دەڵێ وایە سکراتیش دەڵێ ئایا هەمان ئەو سوودەیە کە من بیری لێ دەکەمەوە یانی ئەو سوودەی کە کەسێک کە سزا وەردەگرێت سوود وەردەگرێت لەو سزایە ئایا هەمان ئەوەیە واتە ئەوەی کە ئەو کەسە بەهۆی وەرگرتنی سزایەکی ڕەوە باشتر دەبێت ینی کەسێک خراپە بەهۆی ئەوە کە تاوانێکی کردووە خراپ بوو بەڵام کاتی ئەم سزا وەردەگرێت بەهۆی ئەم سزایەوە
باشتر دەبێت لەوەی کە تایە هەیە وەکو چۆن لەشێک کە نەخۆش کەوت خراپە وەزئی خراپە ئەم لەشە خراپە ینی بەرەو فەساد دەناوچوون دەچێت بەڵام کاتێک چارەسەری وەرگردە و فەسادە چی دەبێت ڕادەگیرەوەم جەستە دەکەوێتەوە ناو دۆخە تەندروستەکەی خۆی و دەکەوێتەوە ناو گەشە و تەکوینکردنی خۆ ینی بەرەو باشتر دەڕوالەوەی کە هەیە ئەڵێ سکرات ئەی ئەو کەسەی کە سزای یەکی ڕەوا لە بەرامبەر تاوانەکانی وەردەگرێت دەرونی لە خراپە پاک دەبێتەوە ئەڵێ وایە تەواوە ئەڵێ ئایا ئەمە ڕزگاربوون نییە لە خراپترینی خراپەکان دەکرێت بەم شێوەیە بە دوای ئەمەدا بچین ئایا جگەل لە نەداری هیچ شتێکی خراپتر هەیە کە تووشی کەسێکی دارا و خاوەن سامان ببێتەوە پۆرسیش دەڵێت جگەل لە نەداری هیچی تر شک نابم